بەڕێزان دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی هەرێمی کوردستان بابەت یاداشتی زیندانی و ڕاگیراوانی سیاسی هەرێمی کوردستان. ئێمە وەک دەستەی نوێنەرایەتی زیندانیانی سیاسی کوردستان کە پێک هاتووین لە نوێنەرانی زیندانیانی سیاسی گشت لایەنە سیاسیە تێکۆشەرەکانی هەر چوار پارێزگاکانی هەرێمی کوردستان بە مەبەستی زامنکردنی ئەو ئیمتیازانەی زیندانیانی سیاسی هەرێم کە بە یاسا بۆمان دەستە بەرکراوە و ئێستا بەهۆی بەریەککەوتنیان لەگەڵ پرۆژە یاسای چاکسازی زیان بە بەشێک لەو ئیمتیازاتانەمان دەگات. هەروەها بە مەبەستی چەسپاندنی دادپەروەری و کۆمەڵایەتی و بە دوورگرتنی پرسەکەش لە بەرپابوونی پشێوی بەهۆی زیانگەاندن بەو ئیمتیازاتە دەستوریانە داوە لە بەڕێزتان دەکەین ئەم پێشنیارانەی خوارەوەمان بە هەند وەربگیرێت و لە کۆبوونەوەی پەرلەمان بڕیاریان لەسەر بدرێت. بە پێچەوانەوە ئێمە بەرپرسیار نابین لەو ئەگەرانەی کە ڕوودەدەن و هەروەها بەردەوامیش دەبین لە داواکاریەکانمان لەبەر ئەوەی مافی دەستە بەرکراون و لە دەستورەوە سەرچاوە دەگرن. یەکەم، داواکارین لە پەرلەمانی بەڕێز ئیمتیازاتی زیندانی و ڕاگیراوانی سیاسی کوردستان بە تایبەت بە کۆکردنەوەی موچە و منحا پێکەوە بڕیار بدەن بە دەرکردنی واتە ئستثناکردنی زیندانی و ڕاگیراوی سیاسی لە حکمی مادەی 8 بڕگەی دووەمی پرۆژە یاسای چاکسازی بە هاوشێوە لەگەڵ ئیمتیازاتی کەسوکاری شەهیدانی سەربەرزی کوردستان و هەموارکردنەوەی ماوەی سوودمەندبوون لەو ئیمتیازەی سەرەوە لە 10 ساڵەوە بۆ 25 ساڵ بۆ 25 ساڵی داهاتوو پشتبەستوو بە مادەی 132 بڕگەی یەکەم لە دەستوری هەمیشەیی عێراق و هەروەها یاسای ژمارە 11 ساڵی 2011 هەموارکراوی هەرێمی کوردستان. 2. ئیلزامکردنی حکومەتی هەرێمی کوردستان بە هاوتاکردنی ماف و ئیمتیازاتی زیندانی و ڕاگیراوانی سیاسی هەرێمی کوردستان هاوشێوەی سەرجەم زیندانیانی سیاسی پارێزگاکانی تری حکومەتی فیدرالی عێراق و دابینکردنی خەرجیەکانیان پشتبەستوو بە مادەی 131 بڕگەی یەکەم لە دەستوری هەمیشەیی عێراق و یاسای ژمارە 4 ساڵی 2006 هەموارکراوی تایبەت بە ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی عێراق و بڕیاری نیابی ژمارە 26 ساڵی 2018 پەرلەمانی عێراق. 3. بەڕێزان، لە کاتی ڕەچاونەکردنی داواکانمان زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان ئازاد و دەستکراوە دەبن لە گرتنەبەری ڕێگای یاسایی و تۆمارکردنی داوا لە دادگای فیدرالی بۆ زامنکردنی مافەکانیان و هەروەها لە ئەنجامدانی چاڵاکی جۆراوجۆری وەک گردبوونەوە و خۆپێشاندان و مانگرتن بۆ مەبەستی پاراستنی مافە دەستوریەکان. دەستەی نوێنەرایەتی زیندانی و ڕاگیراوی سیاسی کوردستان 14 یەکی 2020. مامەستا جەلال شەقراوەی جێگیری سەرۆکی کۆمکاری زیندانە سیاسیەکانی کوردستان، یەکێک لە زیندانە سیاسیە بەشەرەفەکانی کوردستان.